هەواڵێکمان ساڵۆنی شەقامی جمهوری کۆڕێک بۆ نووسەر نوزار محەممەد سابیر سازەکەت. جامڕۆ باسی شکالێتیان ناکەین کە بۆچی ئەم کۆڕە باسی ئشکالاتەکانی کایی معرفیەکەین لە هەموو بوارەکانە لە بواری ئەدەبیات لە بواری مێژوو لە بواری کۆمەڵناسی و ئەنترۆپۆلۆژی و لە بواری مێژووییدا ئەلبەتە ئیشکالیاتمان هەیە و مشکلەمان هەیە. ئیشکالیات ئەو مشکلەیە کە هەست بە خەلەلەکە ئەەکەی بەڵام هێشتا دەستمان بە پرۆسەی تیۆریزەکردن نەکردووە. ئشکالاتێکی زۆرمان هەیە لە کایی معرفی کوردیە. ئێمە هەوڵە دەین لە بابەتی ئەم کۆڕەیە بتوانین ئەو کێشانەی کە بوونە بە ئیشکالیەت خەلەلەکانیان دیاری نەکراوە ئێمە ئەو خەلەلانە تەشخیصکەین و ڕێگە چارەسەری بۆ بدۆزینەوە لەبارەی مێژووەیە لەبارەی ئستۆڕی ئەفسانەی ئافراندنەوەیە لەبارەی ئەو کۆمەڵە ئەو گوتارگە لە ئایدۆلۆژیایی کە لە کایی معرفی کوردیە ئەخرێتە ڕوو.